لە ماوەی ڕابردووە دوو بەرەو پێشچوونی نوێ لە نەخۆشخانەی میهرەبانی ڕوویدا. دانەیەکیان دروستکردنی پارکی نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بوو، دانەیەکیان کڕینی ئامێری MRI بوو. ئامانجی دروستکردنی ئەم پارکە چی بوو؟ ڕوئیاتان چی بوو بەرامبەری و تایبەتمەندیەکانی جیهازی MRI چییە؟ خستەخانەی میهرەبانی مەشروعێکی متەکاملە، ئەو لای پارکە گەراجەکەشمان وەرگرت الحەمدولله، و دوکانی میهرەبانیمان دروست کرد، مستەڵای میهرەبانیمان دروست کرد لە پشتەوە. ئەوانە هەمووی یارمەتیدەری نەخۆش و هاوڵی نەخۆش، بە تایبەتی هاوڵی نەخۆش تێدە پشوو بداتن، چونکە خستەخانە جێیەکی کە ئیباویە لە بۆ خەڵکی تکە. ئەمە کە دکتۆری لێ ڕاتینە، بەڵام خەڵک خواخوای نەستە خستەخانە بەس لێ میهرەبانی بە شادی زۆران دەرێمە دڵمان پێکرایتەوە. هەر تەماشاکەی دەرێ مۆڵە ئەوها جوان قوبەمان لۆ دروست کردیە، جوانمان کردیە، خزمەتێکی جوان لەناو ئەو کوشکانە گوتم کارەبا مۆبایلەکەی لێ شەحن کاتەوە، جۆلانە و خشخشۆکمان دروست کردیە، جیازی ڕاضەی، شوێنی سیارەی، هەموو مستەڵامان دروست کردیە بچن تێدا عیبادەت بکات. چەندە فردەوس مزگەوتی فردەوسە تەنیشتمانە، بەس ئەو مستەڵای 24 ساعاتە مەسە شەوێ مزگەوت قەپات دەبی، ئەو شەوێش دەمینێتەوە. یعنی ئەوانە هەمووی یارمەتیدەرە و بەردەوام ئینشاءالله مامۆگرافیەکەش دەکرین پاش ڕەمەزانێکە و پارەی بۆ کۆ دەکەینەوە. و چونکە عیبادەتی سەردەمە، دەمەوێت چەند عیبادەتی سەردەم خەڵک تێبگا، یعنی وەکو بیرەکەی ئیمام عوسمان پێویستی ڕۆژگارە. یعنی عیبادەت دوو جۆری هەیە، عیبادەتێکمانە عیبادەتی شەعائریە کە نێژ و ڕۆژ و حەج و عومرە ئەوانە هەر کەسە شخصی لەگەر بینی خوای دەکات. عیبادەتێکمان هەیە الدین المعاملە، دین معاملەکردنە. عیبادەتی هەوی فەرقی هەیە، مەسەد عیبادەتی من لەگەر کاک مبارەچ کە کامێرەوانە فەرقی هەیە، یعنی نوعیەتی عیبادەتی من لەگەر یەکەشی ژنی ماڵەیە فەرقی هەیە. ئەوە پێ دەرێن عیبادەتی هەویە. عیبادەتێکمان عیبادەتی ظروف، لە ظروفەچی فەرقی هەیە. عیبادەتێکمان هەیە پێ دەرێن عیبادەتی وەقت، لە وەقتەچی کە مانجی ڕەمەزان فەرقی هەیە لەگەر وەقتەچی تکە. عیبادەتی شوێن ئەتو لە مەکە و لە مەدینەی فەرقی هەیە لەگەر لە شوێنێکی تکەبی. عیبادەتێکمان هەیە عیبادەتی عەسر، عیبادەتی سەردەم. لە یابان هیچ ضروري نیە خستخانەی میهرەبانی هەبی، بەڵام لە یابان پێویستە سەلاجەی گۆشتی حەڵال هەبی لە مزگەوتەکان، چونکە لەوێن دەرموشلی گۆشتی حەڵالیان هەیە. گۆشتی حەڵال لە بۆ مسلمانەکان بەس ناو سەلاجەی مزگەوتەکان هەیە، ئەوە لەوێ عیبادەتە، بەڵام لێرکانەوە عیبادەتێکی تکەیە. ئەگەر پێم برێکیان ئیش گرنگە، ئێستاکە ئەو پرسیارێک لە مامۆستایش کرد، مامۆستا چی ئیشە گرنگە لە ژیاندا بیکەین؟ گوتی ئێستا ئەم جوابی تو بدەمەوە گرنگترین ئیشە، ئەتو ژێ لە من ڕابگری گرنگترین ئیشە. بەڵام ئەوانە وا قورئانی دەخوێنن گرنگترین ئیشتان، ئەوانە جەلسەی علمیان هەیە لۆخان دەرسی دەخوێنن گرنگترین ئیشە. ئەو مەجموعە تەخیر هاتینەوە لۆخانەیەکی بە جەماعەت دەکەن گرنگترین ئیشە لە بوار. بەڵام ئەگەر ئاگرێک لەو ڕوکنی مزگەوتی دروست ببیتن، گرنگترین ئیش چیهانە؟ هەموو بچینەوە ئاگرێ بگوژێنینەوە. گرنگترین ئیش ئەوەیە پارێز زەکاتەکان بین لە میهرەبانی، جیهازێکی مامۆگرافی بکڕین، قەرزی MRI بدەینەوە، یارمەتی نەخۆش سەرەتانیەکان بدەین. گرنگترین ئیشە دەوڵەمەندە خۆشەویستەکان وەرن تێ بکەن. ئەوە عیبادەتی ظروفە، میهرەبانی لە پێناو قیامەت دروستم کردیە. بە هەمومان خزمەت بکەین، با ئافرەتەکان تووشی سەرەتانی مەمەگ نەبن، با مامۆگرافیەکمان هەبیتن، چونکە بینە پێش چاوی خۆت، خوشکت، خێرزانت، کچت کاتێک کە تووشی گرێکی دەبی لە چێ ئەشعی بگریتن. ئەو جیهازە نییە، دەمانێت جیهازێکی بینین کە لە هەولێرێ نەبی، کە لە کوردستان نەبیتن. لێیەکە زەکاتەکانتان بینن دڵنیا بن لە دەستێکی ئەمینن. ئەو سادق و ئەمینەش لە پێغەمبەری فێربوومە، حەڵال خۆرین لێیە قسەی دەکەین. ئەگەر حرام خۆر بامایە ئەمنتان نەدەناسی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.